بەڵگەکانی ژیانی دواڕۆژ نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. مێژوو فەلسەفە دەڵێن دواڕۆژ هەیە. کاتێک لە ڕوانگەی باوەڕبوون بە ڕۆژی دواییەوە لە مێژوو دەکۆڵینەوە، دەبینین هەر لە یەکەم مرۆڤەوە هەتا ئەمڕۆ لەسەر ئاستی تەواوی مرۆڤایەتی جۆرێک لە باوەڕ بە ژیانی دواڕۆژەیە. وێڵ دیوڕاند لە کتێبی مێژووی شارستانیەتەکەیدا تێڕوانینی گەلە جۆرا و جۆرەکان دەربارەی بابەتی زیندووبوونەوەی پاش مردن، چۆنیەتی ناشتنی مردووەکانیان، نووسینی سەردیوارەکان و ئەو وێنە دۆزراوانە دەخاتە ڕوو کە لە داڵانە جۆرا و جۆرەکاندا دەربارەی ئەم بابەتە دۆزراونەتەوە. تەنانەت فیرعەونەکانیش کە ماددەپەرستترین مرۆڤەکانی سەرڕووی دنیا بوون، بابەتی زیندووبوونەوەی پاشمردن لەلایەن تەوەرێکی گرنگی ژیان بووە. لە هەڵکۆڵراوەکانی سەرگۆڕی فیرعەونەکاندا وتەیەک دۆزراوەتەوە کە بەم واتایە دێت: پاش ئەوەی مرۆڤەکان دەمرن، تاوانباران لە ژێر خاکدا دەگۆڕێن بۆ شێوازێکی پەست و ناشیرن و بۆ هەمیشە دەمێننەوە. مرۆڤە پاک و بێخەوشەکانیش دەگەن بە فریشتەکان و لە نێو کەسە مەزنەکاندا ژیان بەسەر دەبەن. هەر ئەم باوەڕە هۆکار بووە کە لەگەڵ تەرمی فیرعەونەکاندا خواردن و خواردنەوە و جوانترین پۆشاک و خشلەکان لە گۆڕەکانیاندا دابنرێت. گەرچی لادان و بەلاڕێداچوون هەیە لە تێگەیشتنەکەدا، بەڵام ئەوە باوەڕ بە دواڕۆژە کە ئەم کارەی بەوان ئەنجام داوە. لەلایەکی دیکەوە بە دیواری ئەو داڵانانەوە کە بۆ گۆڕەکانیان ئامادە کردووە وێنەی ماسی و ماریان کێشاوە. باوەڕیان وابووە کە خواوەندەکان بەبوونی ئەم وێنانە خۆشحاڵ دەبن. تەنانەت ئەم باوەڕانەشیان بڕوای ئەوان بە ژیانێکی دی کە پاش مردن دەست پێ دەکات دەسەلمێنێت، چونکە ئەوان باوەڕیان وابووە لە ڕێی کێشانی ئەم وێنانەوە ڕەزامەندی خواوەندەکان بەدەست دەهێن و بەم شێوەیە لە جیهانەکەی دیکەدا ئاسوودە دەبن. هەروەک کۆمەڵێک نامیلکەیان هەبووە کە بە پەرتووشی مردووان ناو دەبرێت و لەگەڵ مردووەکاندا ناشتویانە. ئەم نامیلکەیە بریتی بووە لە وەسیەتنامە یاخود نووسراوی نزاکردن. لەم پەرتووکانەدا هەروەک بڵێیت مردووەکە دەهێنرێتە قسە و ئەم واتایانە لە زاریانەوە دەردەبڕدرێت. سڵاوت لێبێت ئەی خواوەندی مەزن، بۆ بینینی جوانی بێپایانی تۆ هاتوومەتە خزمەتت. میهر بنوێنە تا جوانی تۆ ببینم. من چاوەڕێی ئەمەم، من ستەمم لە هیچ کەس نەکردووە و ناپاچیم ئەنجام نەداوە. هیچ کەسم نەخستوەتە گریان، هیچ کەسم نەکوشتووە، زۆردار و زەوتکەر نەبووم. هاتوومەتە خزمەتی تۆ و حاڵ و بارم پێشکەشی تۆ دەکەم. ئەوەی من دەمەوێت بینینی جوانی و جەماڵی تۆیە. بەڵێ، تەنانەت ئەمە یاخود ئەو پەرتوکانەی هەڵگری ئەم واتایانن بوونی باوەڕ بە ڕۆژی دواییمان لەو سەردەمەدا نیشان دەدات. سەرباری ئەوەی مرۆڤەکان هەریەکە لە شوێنێکی جیاواز لە ژێر کاریگەری کلتورێکی جیاواز و سەردەمانێکی جیاواز لە یەکدیدا ژیاون، بەڵام گەرخانە و مەزارەکانیان هەڵ بدەینەوە، لێیانەوە لە پەنا نەعرەتەی خامۆشی ڕابردوودا گوێمان لە هاواری ئەبەد دەبێت. شەهرستانی نووسیوێتی کە زەردەشت و تویەتی مرۆڤ بۆ ئەرکێک نێردراوەتە دنیا. ئەوانەی ئەرکەکانیان بەباشی بەجێ دەهێنن پاک دەبنەوە و دەڕۆنەوە بۆ لای دانیشتوانی جیهانە باڵاکان. ئەوانەش ئەرکەکانیان بەجێ ناهێنن، بۆ هەمیشە لە ژێر زەویدا زیندانی دەبن. گەرچی ئەم وتانە بەهۆی وەرجێڕانی یەک لە دوای یەکەوە لەو هێز و ئاوازە دەرکەوتونەتەوە کە لە دەربڕینە بنەڕەتیەکەیدا هەیبووە، بەڵام ئەو واتایی کە ویستراوە بگەیەندرێت هەر هەمان شتە و لە ڕاستیشدا ئەوەی گرینگە گەیاندنی ئەم واتایەیە. لەلایەکەوە فیرعەون لە میسردا سەرباری تەواوی فیرعەونیەتی خۆی بە شوێن ئامادەسازی بۆ زیندووبوونەوەی پاش مردن وێڵا. لەم لاشەوە لە ئێراندا زەردەشت و شوێن کەوتوانی هەمان بابەت باس و خواسیانە. هیندستان شوێنێکە کە بەسەدان ئاینی تێدایە. ڕەنگە ئەو کەسە گەورە و مەزنانەی لە نێو هەمان ئایندا پێگەیشتون دواتر لە واتە و ماهیەتەکانیان دوور خرابێتنەوە و وەک دامەزرێنەری ئاینی جیاواز لەیان ڕوانرابێت و هەڵەیەکی لەم شێوەیەش بوو بێتە هۆکاری دەرکەوتنی ئەم هەموو ئاینە. سەرباری هەموو جیاوازیەک خاڵێک هەیە کە هەموو ئەم ئاینە جیاوازانە تێیدا بەیەک دەگەن. ئەویش باوەڕبوونە بە بەردەوامی ژیانی ڕۆح.
بیر و باوەڕی دۆنادۆن کە بە گوێرەی بنەماکانی ئاینی ئیسلام بە هەڵەدا دەنرێت لە هیندستاندا فەرمانڕەوایە. لەم ڕوانگەیەوە بیر و باوەڕی ئەوان هەڵەیە، بەڵام ئەو بابەتەی ئێمە لەسەری دەوەستینەوە باوەڕبوونیانە بە نەمری ڕۆح. ئەم ئاینانە لە چۆنیەتی شێوازی دۆنادۆندا ناکۆچیان لە نێواندا هەیە. لای هەندێک لەم ئاینانە گۆڕینی بەردەوامی جەستە و جێگۆرچێ لایەکێکەوە بۆ دانەیەکی دی تەنها تایبەتە بە ڕۆحە پەست و نزمەکان. بە گوێرەی هەندێکی دیکەیان تەواوی ڕۆحەکان بە پرۆسەیەکی وەهادا تێپەڕ دەبن، بەڵام ئەو خاڵەی کە هەردوو تێڕوانینە جیاوازەکە تێیدا یەک دەگرن ئەوەیە کە لە سەرنجامدا ڕۆحەکان ئەم دەورانە تەواو دەکەن و لە خاڵێکدا دەوەستن. بوودا بەرگەی ئەم چیلە و ناڕەحەتیە ناگرێت کە لە نێو سوڕانەوەی بەردەوامی ڕۆحەکاندا هەیە. بەلای ئەوەوە شتێک نییە بە ناوی سوڕانەوەی بەردەوامی ڕۆحەکان. دەورانێکی لەم شێوەیە ڕەنگە لە سەرەتادا هەبێت، بەڵام بنەمای کار بریتیە لە گەیشتنی ڕۆحەکان بە نیرڤانە. ئەمە ژواتای گەڕانەوەی ڕۆحەکانە بۆ لای حەقیقەتی ڕەها. گەر تەواوی ئەدەبیاتی هیندی بە وردی بخەیتە بەر لێکۆڵینەوە، ئەوە دەبینرێت دڵۆب دڵۆب باوەڕ بە ڕۆژی دوایی لێدەچۆڕێت. لە لای ئەوان تەرمی مردوو دەسووتێنرێت. ئەم کارە پێدەچێت لە بیر و باوەڕی دۆنادۆنەوە لەدایک بووبێت. ئامانج دڵنیابوونن لە نەگەڕانەوەی ڕۆح بۆ هەمان جەستە و دووچار نەبوونەوەیەتی بە هەمان ئەو ئازار و چەرمەسەریانەی کە چەشتوێتی. تەنانەت ئەمەش بەڵگەیە لە سەربوونی باوەڕ بە ڕۆژی دوایی. مێژوونووسی یۆنانی هۆمیرۆز لە زۆر شوێندا باسی لە پەناگەی ڕۆح کردووە. بەلای ئەوەوە ئەو ڕۆحانەی لێرە پۆشاچی جەستەیان لەبەر کردووە و خۆیان نیشان دەدەن لە شوێنێکی دی خاوەنی پەناگە و خانە و لانەی خۆیانن. یەکێکی دیکە لەو کەسانەی لە بواری باوەڕ بە ڕۆژی دواییدا قسەی هەبووە فیساگۆرسە. بەلای ئەوەوە گەر نەفسێک پاک بێت پەیوەندی دەکات بە بوونەوەرانی بەرزی جیهانە باڵاکانەوە. بە پێچەوانەوە لەم سەر زەویەدا کە چواردەوری بە بڵێسەی ئاگردا دەپۆشرێت زیندانی دەکرێت. ئەو پێی وایە مرۆڤەکان لە نێو کەسێتی خۆیاندا زیندوو دەکرێنەوە، نەک لە نێو کەسێتی هیچ کەسێکی تردا. ئەم زیندووکردنەوەیەش چ بۆ پاکان و چ بۆ بەدکاران زیندوو بوونەوەیەکی جەستەیی دەبێت. سوقرات نووسراوێکی تایبەت بە خۆی نییە. تەواوی بیر و بۆچوونەکانی ئەو لەلایەن ئەفلاتونەوە گوازراونەتەوە، بەڵام خۆی لە خۆیدا یەکێک لە هۆکارەکانی کوشتنی سوقرات بریتی بووە لە باوەڕی بە دواڕۆژ و گەیاندنی ئەم باوەڕە بەلاوەکان. ئەفلاتونیش بەرگریکاری ئەم بۆچوونەی ئەوە. ئەو لەم بارەیەوە بەڵگەگەلێکی زۆر دەهێنێتەوە. هەندێک لەو بەڵگانەش ئەمانن: بەڵگەی سروشتی فەزیلەتمەند. مرۆڤ بۆ فەزیلەت دروست کراوە. بۆ ئەوەی بتوانێت فەزیلەتمەند بێت پێویستە لە هەستە ئاژەڵی و شەهوانیەکانی دوور بکەوێتەوە. ئەمەش بۆ خۆی مەحرومیەتێکە بۆ مرۆڤ، واتای جیابوونەوەی نەفس و جەستە دەگەیەنێت. کەواتە سەپاندنی مەحرومیەتێکی لەم شێوەیە لەلایەن مرۆڤەوە بەسەر خۆیدا کە پێچەوانەی نەفسێتی بەڵگەیە لەسەر سەرفراز بوونی بە ژیانێک کە لە دواتردا پێی دەگات. بەڵگەی بە شوێن یەکدا هاتنی شتە دژەکان. لە دنیادا شتە دژەکان بە شوێن یەکدیدا دێن. بەهار پاش زستان و زستان پاش بەهار، تاریکی پاش نور و نور پاش تاریکی، شەو پاش ڕۆژ و ڕۆژ پاش شەو و مردن پاش ژیان، هەروەها پاش مردنیش ژیانێک بە شوێنی دادێت. کۆچکردن لەم ژیانە دوور و درێژە بە شوێن خۆیدا دووبارە لەدایک بوونەوەیەک دەهێنێت. وەک چۆن ڕووناچی تاریکی ڕادەماڵێت، بە هەمان شێوە دوا ڕۆژێکی ڕووناک دێتە پێشەوە کە تاریکی دنیا ڕادەماڵێت. بەڵگەی یاتاتنەوە. هەندێک جار مرۆڤ لە بەرامبەر دیمەنێکدا کە بۆ یەکەم جار ڕوبەڕووی دەبێتەوە، وەک ئەوەی پێشووتر ئەو دیمەنەی دیبێت دێتەوە یادی. لە کاتێکدا ئەمە یەکەم جارە لەم دنیایەدا چاوی بەو دیمەنە بکەوێت. ژیان بریتیە لە بە شوێنێکدا هاتنی دیمەنە جۆرا و جۆرەکان. ئەمە واتای ئەوەیە ئەم شتانەی دێنەوە یادمان پێش ئەوەی بینە ئێرە لە جیهانێکی دیکەدا بەسەرماندا هاتوون. کەواتە ئەم جیهانە دەرەنجامی جیهانێکی پێشووترە و دەستپێکە بۆ جیهانێک کە لە پاش خۆی دێت. هەرچەندە لەم بەڵگەیەی کۆتاییدا تا ڕادەیەک تێڕوانینی دۆنادۆن خۆی دەنوێنێ کە ئەفلاتون خۆی باوەڕی پێی هەبووە، بەڵام ئەو بابەتەی ئێمە لەسەری وەستاینەوە باوەڕبوونی ئەوە بە دواڕۆژ و
بەڵگەهێنانەوەیەتی لەم بوارەدا. ئەرستۆش دەڵێت لەو دی و پێکاتەی مادی مرۆڤەوە بوونەوەرێکی جیاواز هەیە کە نەمرە. ئەرستۆ فەیلسوفێکە کە ماددەپەرستان کردویانەتە پێشەنجی خۆیان. سەرباری ئەمەش ئەو دەربارەی بوونەوەرێکی نەمری پەیوەست نەبوو بە هیچ شتێکەوە دەدوێت. ڕەنگە جەستەی مرۆڤ بڕزێت، بەڵام گۆڕ ناتوانێت تەواوی بوونی ئەو داگیر و زیندانی بکات. بوونەوەرێکی جیاواز هەیە کە گۆڕ و ماددە و جەستە و دنیا تێدەپەڕێنێت و پاشان لە شەقەی باڵدەدات. زینۆن 334 پێشزاین 264 پێشزاین کە دامەزرێنەری قوتابخانەی ئەلڕەواقیەیە لە فەلسەفەدا دەڵێت جگە لە جەستەی مرۆڤ نەفسێکی تر هەیە کە پاش مردنی مرۆڤ بەردەوام دەبێت لە ژیان. قوتابخانەی ڕەواقیە خاوەنی کۆمەڵێک بنەمای ئەخلاقی تایبەت بەخۆیەتی. لە نێو ئەم بنەمایانەدا ئەمە دەبینین: ناگونجێت ئەو کەسەی گردوونی بەم شێوە جوانە دروست کردووە و بەو خۆشەویستیەی بۆ مرۆڤەتی بوونەوەری ڕێخستووە مردن بە مرۆڤ بچێژێت و پاشان زیندوی نەکاتەوە. هێراقلیتیش 535-475 پێشزاین دەربارەی ئەم بابەتە وتویەتی: کاتێک مرۆڤەکان بۆ دووەم جار زیندوو دەبنەوە، ئەڵقەیەکی ئاگرین بە چواردەوری ئەستێرەکاندا دروست دەکەن. ئەو ڕۆحە پیسانەی ناتوانن لەو ئەڵقەیە ڕزگاریان ببێت، لە نێو ئەو ئاگرەدا سزا دەچێژن. ڕۆحە پاکەکانیش لە ڕۆحە پیسەکان جیا دەکرێنەوە و دەپاڵێورێن و بەرەو لای بوونەوەرە باڵەکان بەرز دەبنەوە. ئاسمانی جیهانی دواڕۆژ بێ ئەستێرە دەبێت. تەواوی ئەستێرەکان دەکەون و چواردەوری ئەم جیهانە دەگرن و دۆزەخ دروست دەکەن. قوتابخانەی ئیشراق کۆمەڵێک کەسی زۆر گەورەی لە نێو ئێمەدا پێگەیاندووە: سوهرەوەردی، مەنسووری حەلاج و محیەدینی ئیبن عەرەبی کە بە ئیمامی سەردەمی خۆی دادەنەین لە نێو ئەمانەدا. فەلسەفەی ئیشراق لەلایەن فەیلسوفە موسڵمانەکانی ئەندەلوسی شەوە قبول کراوە و ئەفلاتونگەرایی نوێ تەواوی جیهانی ئیسلامی گرتووەتەوە. ئەفلاتونگەرایی نوێ بە تەواوی قوتابخانە و ڕەوتەکانیەوە وەک بەردەوامبوونێکی پێویستی ئەم ژیانە پەنجەی خستووەتە سەر زیندوو بوونەوەی پاش مردن و ئەم ڕاستیەی قبول کردووە. لە تەواوی ئەمانەوە تێدەگەین کە مێژووی فەلسەفە گەرچەند کەسێکی پیرخام و دەسکبینی وەک ئێپیکۆرۆس و دیمۆکریۆتیسی لێ پەڕگیر بکەین کە جگە لە ماددە چاویان هیچی دیکە نابینێت، پڕە لە بیری هەزاران فەیلسوفی باوەڕدار بە هاتنەدی ڕۆژی دوایی و نەمری ڕۆح و هەوڵدەر بۆ چەسپاندنی ئەم باوەڕە. دیکارت بەرهەمێکی هەیە بە ناوی تێڕامانەکان کە تیایدا باز لە بوونی خوا و نەمری ڕۆح دەکات. لەم بەرهەمەیدا کە ئەو شتانەی تۆمار کردووە لە دڵیدا سەبارەت بەم بابەتە لەدایک بوون، بۆ یەکەم جار بە شێوەیەکی جددی لەسەر ئەوە وەستاوە کە نەفس ڕۆحێکی سربەخۆ و نەمرە و ئەم بابەتەی شیکار کردووە. دیکارت بەڵێنی داوە کە لە بەرهەمێکی دیکەدا چۆنیەتی دەستخستنی نەمری لەلایەن ڕۆحەوە باس بکات. بەڵام لە نێو ئەو بەرهەمانەی کە ئێستا لە بەردەستدایە شوێنێک نابینرێ کە ئەم بابەتەی تێدا باس کرد بێت. هێندە هەیە کە لە تێڕامانەکانیدا بابەتەکانی سەبارەت بە دواڕۆژی هێندە بە جوانیشی کردوێتەوە کە پێویستی بۆ بوونی بەرهەمێکی دیکە نەهێشتوێتەوە. پاش دیکارت فەیلسوفی دی لە بواری لاهوددا هەن کە لایبنیتس و سپینۆزا لە نێو ئەمانەدان. لایبنیتس تیۆری مۆنادۆلۆجی بەکار دەهێنێت و دەڵێت مۆنادەکان بە شێوەیەکی ناکۆتا لە گەشەکردندا. ئەمە لە کاتێکدا کە لێرە کات سنووردارە، هەر بۆیە گەشەی ناکۆتا بەدی نایەت. بۆ هاتنەدی ئەم گەشە ناکۆتایە پێویستە کاتیش بێسنوور بێت، کەوا بێت جیهانێکی وەها دێتە پێشەوە کە کات تێیدا بێسنوورە و لەبارە بۆ گەشەی ناکۆتای مۆنادەکان. ئەمەش ئەوە دەگەیەنێ کە هەموو کەسێک بۆ گەشە پێکردنی مۆنادەکانی ژیانێکی هەمیشەیی و نەبراوەی پێدەدرێت. هەرچی سپینۆزاشە بابەتەکە دەگشتێنێت لە لای ئەو نەک لەسەر ئاستی تاک، بەڵکو بە شێوەیەکی گشتی لەسەر یەک شێوە و بە یەک جەستە ژیانێکی دی دێتە پێشەوە. ئەو بەم تێڕوانینەی هەڵگیری باوەڕی وەحدەتل وجودە. گەر بابەتەکە تا ڕۆژگاری ئەم ڕۆژمان درێژ بکەینەوە، دەتوانین بڵین کە پاسکال و بێرگسۆنیش لە نێو ئەو فەیلسوفانەدان کە باوەڕیان بە ژیانەوەی پاش مردن هەیە. ئەبولعەلائی مەعەڕی شاعیرێکی دوور لە ئاینە ناوە گاڵتەی بە بابەتە ئاینەکان کردووە، بەڵام تەنانەت ئەویش لە ڕیسالە الغەفرانەکەیدا بە سوودوەرگرتن لە بابەتەکانی سەبارەت بە قیامەت لە قورئاندا هەوڵی داوە وێنەی ڕۆژی دوایی بچێشێت. دانتێش
لە وێنەکانی بەهەشت و دۆزەخ و ئەعرافدا هەروەک بڵیت لاسایی مەعەڕی کرد بێتەوە وهایە. ئەمانە و هەزاران وێژەوان و شاعیری دیکەی وەک ئەمانە هەن کە هەرچەندە لە بنەڕەتدا دوژمنی ئاینن بەڵام نەیانتوانیوە خۆیان ببوێرن لە ئاماژەکردن بۆ باوەڕی حەشر. بەڵێ زیندووبوونەوەی پاشمردن ڕاستەقینەیەکی وهایە کە تەنانەت لە زاری دوژمنەکانیشیەوە خۆی پشتڕاست کردوێتەوە